لەم خاکەدا ئەگەرچی با هەوڵ و هیممەتی پێشمەرگە داعش کۆتایی هاتووە و بەڵام لەژێر خاکەکەدا دوای خۆی داعش هەزاران مینی چاندووە کە هەریەکەیان مەرگێکی شاراوەی لەگەڵدایە. لەم بەرنمەیەدا باس لە ئازایەتی و قارەمانێتی پێشمەرگەیەک دەکەین کە خۆی و هاوکارەکانی ژیانیان دەبەخشن و ڕۆحیان دەکەنە قوربانی لە پێناو پاراستنی هێزەکانی پێشمەرگە و پارێزەری گیانی هەر کەسێکن کە پڕوشکی دوژمنە شاراوەکان بۆیان هەڕەشە بێ. ئەمانەش پێشمەرگەکانی کەتیبەی ئەندازەی پوچەڵکردنەوەی بۆمبن لە هێزی پشتیوانی یەکی لەشکری کوردستان. ساڵی 1996 بوومەتە پێشمەرگە، ساڵی 2009 هاتوومەتە سەرێ کەتیبەی ئەندازەی سەربازی سەر بە هێزەکانی پشتیوانیەک. لە ماوەی ئەو چەند ساڵەدا توانیوانە دەوری خۆمان ببینین لە وەکو هێزەکانی پشتیوانیەک کەتیبەی ئەندازەی سەربازی توانیومانە لە شەڕەکانی دژ بە تیوەر دەوری کاریگەری خۆمان هەوێ لە پوچەڵکردنەوەی بۆمب و لە خاوێنکردنەوەی شوێنەکان لە پێشڕەویکردن بۆ هێزی پێشمەرگە و لە ئەو ناوچانەی مەترسی مینیان تێدادانراوە بۆمبەکانی داعش لەو شوێنانەی کە بۆ پلانیان بۆ پێشمەرگە دانراوە پوچەڵ بکەینەوە. ئەوان وەک سەرەتایی هەر کارێکی مەترسیدار ئامادەکاری پێویست ئەنجامەدەن، دواتر دەست دەکەن بە هەنگاونان بۆ شوێنی مەبەست. ئەم سەربازەونانە بوێرانە بێسەڵکردنەوە لە مەترسی کارەکەیان دەست دەکەن بە ڕاماڵینی ئەم دوژمنە نادیارە. لە یەکەم کاریان دەست دەکەن بە پاکردنەوەی ڕێگا سەرەکیەکان، چ بۆ ئەو هاوڵاتیانەی دەگەڕێنەوە زێدی بابوو باپیرانیان یان ئەو کاروانی پێشمەرگانەی کە دەیانەوێت پارێزگاری لە ناوچەکە بکەن و سنوورەکان بپارێزن. یەک لە زەحمەتەکانی ئەمە ئەوەیە بە زۆری بە پێڕۆیشتن، زۆری بە پێڕۆیشتن. ئێمە جاری وا هەبووە نزیکەی 40 کیلۆمەتر بە پێ ڕۆیشتن. ئەنجا وەرە ئێمە بە پێ دەڕۆین لە چاو، تەنها دەبێت چاویش بەکاربیێنی لەگەڵ ئەو جیازەیە بەدەستوێ. دوویش دەکەی، یەکێکیان تەرکیز لەسەر جیازەکەیە، گوێگرتن لە جیازەکە هەم بە گوێگرتنیش هەم هەزێکی هەیە، دوو هەمیش بە چاو. ئەو مەودا زۆرە ڕێدەکەی بە پێ بڵێن تۆزێک هیلاکبوون و ماندووبوون دەرەکەوێت. لەو کاتانە مەترسیەکە ئەوەیە تۆ لەو کاتا چاوت کەس ببێ یاخود زاکیرە و تۆزێ تێکەڵی بکە و شتانە بۆ ئێمە ئەوە تۆزێ گرفتە بۆمان، ئەوە بەڕاستیەوە گرفتە. دووهەمیش مەترسی دووهەمیش کاتی گەرما، لە گەرمایە ئەمە زۆر بڵێن تووشی کێشە دەکا. ئەنجام مەترسی دیکەشمان هەیە شوێنێک سوتابێ، ئەو شوێنانەی کە بەهۆی شەڕۆ دەسووتێن تۆزێک زەحمەتە بۆ کێشەمان بۆ دروستەکە. ئەم پێشمەرگانە بە درێژایی 650 کیلۆمەتر زەویە مین ڕێژکراوەکان پاک دەکەنەوە لە مین و تەقەمەنی. ئەوەرکەی ئەم پێشمەرگە بوێرانە ئەنجامیەدەن زۆر پیرۆز و مرۆڤانەیە. ئەم ئەرکەش بەراورد ناکرێ بە هیچ کارێکی تر. جۆری پوچەڵکردنەوە خۆی چەند جۆرێکی هەیە. هەیانە بە ئامێری ڕۆبۆت هەیە، ئێستا سوپاس بۆخوا لەلایەن وڵاتی کەنەداوە چەند ڕۆبۆتی گەیشتوە هەرێمی کوردستان. ئەوەش هەیە پێشمەرگەمان ئەمووی دەوریان لەسەر کردووە و تەجروبەیەکی باشیان فێربوون لە ئەتوانە موشێکی پێ بکەین. ئەوەمان هەردوو جۆر ڕۆبۆتیشمان هەیە، ڕۆبۆتێکیان بۆ معالەجەیە کوڵێ بۆ پوچەڵکردنەوە، ڕۆبۆتێکیش بەس بۆ کەشف بۆ گەڕانە، کەشفە بۆ گەڕان. ئەو دوو ناوعەتی کەشمان ئەو دوو شێوەزەی تریکەش هەیە. شێوازی دیکەش هەیە کاتێک من نمونە ئەم جلەی لەبەر دەکەم دەچمە سەر ئەو بۆمبە بۆم پوچەڵی دەکەمەوە بۆ شێوازی خۆم دەو کاتایتە بڕیارەدا چۆن چی بکەین بۆ بچین نەکەی دەو کاتە.
کاری منیش ئەوەیە لەگەڵ تیمی هەندەسە دەردەچین بۆ کاتێک هێرشێک دەکەین یاخود پێشبەچوونێک پێشمەرگە هەیە ئێمە سەرەتا دەردەچینە ئەو شوێنە ڕۆژێک پێشوەخت لەوێ دەبین لە میحوارەکە دەبین ئیتر ئەرکی هەڵدەستین بە ئەرکی خۆمان ئەرکی ئێمە ئەوەیە سەرەتا لەگەڵ دەستپێکی هجووم ئێمە لە پێش هێرش بەرانی پێشمەرگەوە لە پێش هەموو تیمینەکانەوە بڵێن پێش هێزەکانەوەین بۆ خاوێنکردنەوەی ڕێگا بۆ ڕێکردنەوەی دەواازەیە بۆ هێرشەکە بە خەریکی ئەو کارانە دەبین ئیشی منیش وەکو ئیشی خۆم ئەم لە بواری پوچەڵکردنەوە لە بواری گەڕان بە دوای بۆم بە ئەو شەکەم ئیشێکی پیش دەکەم وەکو ئیشی ڕاگەاندن وایە وێنەگرتنی زۆربەی بۆمبەکان و وێنەگرتنی ئەو شوێنانەی گومانیان تێدایە بۆ ئەرشیف و بەلای خۆم بێت و ئەوی شەش دەکەم بەلامان کاتا ئیشی GPS کاری نەخشە پێیان GPS ئەوەش دەکەم وە دەستنیشانکردنی شوێنی بۆم بێ شوێنی ئەو شتانێ ئەوەش دەکەم. ئەم پێشمەرگانە سامانێکی نیشتیمانی زۆر بەنرخن کە بە ئاسانی دروست نەبوون بەڵکو بەرهەمی دەیان ساڵی کارکردن و کۆکردنەوەی ئەزمونە لە ڕێگەی کەسانی شارەزا و پسپۆڕەوە ڕاهێنراون. کارەکە هەم سەخت و هەم مەترسیدارە بەڵام خۆشەویستی نیشتیمان و گەورەی ئامانجەکەیان وای کردووە ئەم پێشمەرگانە سڵ لە هیچ شتێک نەکەنەوە. ئێمە لە کاتی بڵێن شەڕەکەدا من بڵێن برادێکی ئەوەی لەگەڵمە ئەو پێشمەرگەی لەگەڵمە یا ئەو کەسی لەگەڵ من بوو ئەو یا ئیشی کەشفی دەکرد یا من ئیشی کەشفم دەکرد زۆربەی جارەکان ئەوان ئیشی کەشف دەکەن ئەمە ئیشی پوچەڵکردنەوە دەکەم سەر ڕایەوە جاری وایە ئەمە بەشداری ئەو بڵێن هێرشێکی پێشمەرگەیەشی کردووە دوو مەترسیمان لەسەر بووە مەترسی یەکەمیان بۆمبەکە خۆی بوو ئایان بۆمبە چۆن دانراوە چۆن تا مەترسی دوو هەم دوژمن بوو بە قەناس ئێمە خەریکی دوو عاملمان لەسەر بوو جاری وا هەبووە دەمانود دایانود ئێمە خەریکی شەکە بووین دایانگوت ئەوە سیارەی خۆکوژی هات لەو کاتە یعنی دەستمان لە ناوی شەکا بووە دایانوت سیارەی خۆکوژی هات یا دایانگوت قەناس بەدەستەوە خۆکوژیەکە هات لەو کاتا ئێمە دەستمان لە ئیشەکەمان هەڵ نەدەگرێت تا بۆ نمونە خستە سەریشەکە تا تەواومان نەکرد داوازمان بێت. ئەم پێشمەرگانە لە ناو ئاگری جەنگەکاندا لە هێڵەکانی پێشەوەی شەڕەوە ڕێگای کاروانی هێزەکانی پێشمەرگیان دەپشکنی و لە بۆمبی چێنرا و پاکیان دەکردەوە بۆیە هەمیشە بەشێکی شانازی سەرکەوتنەکان بەر ئەمان دەکەوێت. ئێمە سەرەتا ئەمە شارەزایەکی ئۆتۆمان نەبوو وەکو خۆمان هەر ئەوە بوو چەند ئەفسەرمان هەبوو ئەفسەرەکانمان لەگەڵ ئەوان ئیشمان دەکرد ئەوان شارەزایی زیاتریان هەبوو پێشتر ئێمەش لەگەڵ ئەوان بووین وردە ئێمەش توانیمان ڕابین لەگەڵ شەکە و فێر بووین تقریبان ماوەی چەند ساڵێک بەشداریمان لە دەورەتی هاوپەیمانان ئەوانش کاریگەریان هەبوو لەوێ وڵاتی فەڕەنسا بوو ئەڵمانیا بوو بەریتانیا بوو وەڵەندا و بەلجیکاوانە هەمویان هاوکار بوون بۆ پشتی بۆ ئێمە. ئێمە وەکو هێزەکانی پشتیوانی یەک کەتیبەی هەندەسە لە سەرەتای شەڕی داعشەوە مەحموری مەخمور و گوێر باشداری هەموو شەڕەکانمان کردووە چەند ئەومان پشەکە دەوتەوە چەند کیلۆمەتر ڕێگەمان پاکردوێتەوە شەهیدمانداوە بریندارمانداوە بەڕاستی وشەی ئێمە زۆر ترسناکە
پیسەبیلەوەی براپێمەکان جەنا پێ نەبێ خۆمانە خەی نامەترسیەوە زۆر سپاسی فەرماندەشمانەکەین کاکسیات بەرزانی بەڕاستی هەموو ئامێرەکانی کوچڕکردنەوەی میلی بەدامین کردوین وەکو کاشیفا وەکو ڕۆبۆرد وەکو بازەر بەڕاستی داشمەنا زۆر ماندووە وەکو کاک کۆسار پێرمەگە لای خۆمانە بەڕاستی یعنی ئەرکێکی زۆری لەسەر و زۆر ماندووە دەستخۆشی لەو هاوڕێیان ناکەم ئەوەی لەگەڵ من هەمووان ماندی بووینە لە بیداتی داعشەوە پێکەوە و کاراکە شەیدیشمان داوە برینداریشمان داوە کۆڵیشمان نەداوە هەر بەردەوامی شەوی بۆ کورد و کوردستان ئەوان زۆر بە وریاییەوە هەنگاو دەنێن چونکە هەر هەڵەیەک کۆتایی بە ژیانیان دێنێ ئەم سەربازە لە خۆبردووانە ئەم ئەرکە ڕادەپەڕێن و بە ڕۆحێکی نیشتیمان پەروەرانە بەرەو ئامانجی خۆبەخشی و گیانفیداییان بۆ ئەم کارە ژیانیان دەخەنە مەترسیەوە و ئامادەن خۆیان بکەنە قوربانی سەلامەتی گیانی هاوڵاتیان و هێزەکانی پێشمەرگە. ئەمە تیمێک زۆر ئەگەر بڵێن نزیکەی 5 لە 6 کەس تا 4 کەس 7 کەس بە گوێرەی کام بە ئەوە بە گوێرەی شوێن دەزانی لە مەخمورین دەردەچین بۆ نمونە شوێن هەیە وەکو پێ دەڵێن بەرزایەکانی گەڕاو ئەوە زۆر داعش لەوێ ئەدەفی زۆر هەیە لەوێ بەهۆی ئەوەی بینەوتی لێ ئەو ناوچە و هەم لە گوندی پونگینە ئەو ناوە ڕۆژانە بڵێن ڕۆژانەتی بڵێن هەفتەی جارێک دوو جار ئەوان دەوێت بۆم دادەنێن لەو شوێنانە ڕۆژانە دەردەچین ئەمە دەچینە ئەوێ زۆر جاریش ببوورە زۆر جاریش زەوی کشت و کاڵی هەبووە خاوێنمان کردێتەوە یاخود خاونی هاوڵاتیان ئەوانشمان خاوێن کردوێتەوە لە هەر لە مەخمور لە مەلا عەبدوڵڵا بوو لە بەعشیقە لە خازر لە شوێنانە هەمی لە گوێڕ لەو شوێنانە هەمی ئیشمان کردووە تیم بە تیمی هەر جارە و بە شێوەیەک ئیشمان کردووە تیمی جارێک من بووم جارێک بەدرێک بەس لە زۆربەی یەرشەکانە من خۆم بەشداریم کردووە ناوزەبەی یەرشەکانە هەر لە مەلا عەبدوڵڵاوە تا بەعشیقە هەموو هێرشی پێشبەرگە تەقریبان ئەتوانم بڵێم جگەل لە مەنتیقی شەکە بەس لە هەموو یەرشەکان بەشداریم کردووە لە هەموو یەرشەکانی شەڕی دەستپێکی شەڕی داعشە بەشداریم کردووە خۆم بزانم لە وابزانم 2016 ئاماری کەتیبەی ئەندازی سەربازی بڵاو کرایەوە سەربێزەکانی پشتیوانیە بڵاو کرایەوە ئامارەکەی بە ڕاگەندرەکان وتران نزیکەی 16,000 بۆم شتێکی وا بوو بڵاو کراوە بە کۆی گشتنی ئەو هەموو ئیشە کراوە لەو ناوچانە. زۆر جار دەچینە سەر بۆمبێک بوون ئەبێ ترسو لە بۆمبەکەیە جاری واژ هەیە ترسو لە کەسێکە لەو نزیکانە بێ گرتنیەکە یاخود بە قەناز تەقەلێکردنیەکە ئەو شتانەشمان هەیە ئەجا ئەم بۆمبە جاری وا هەیە هەر بۆ نمونە خۆمان دەیتەقێنینەوە تەماشێکی مەوادێکی کیمیایی تێدایە بۆ سەرژیانی خۆمان
ئێستش بۆ ئێستەژنا لە داهاتوە لەوە چێ دەوریە بەس ئێس نازانین یعنی بڵێن ئەو مەترسیانێکی هەیە لە سەرمان یاخود بڵێن لە شوێنێکە سیارێکی خۆکوژی چەندجا چونێتە سەر سیارە هەندێ ئامێری تیادا لە ناوە سیارە یعنی زۆر خەتەر و ترسناکە ناوە سیارە لە ناو دەرس بە یەک لەحزێ چونکە یەک لەحزێ دەست بە شتێک و هیچ شتێ ناکەی بڵێ لەو کاتە ئایا نا. ئەمەوەکو پێشمەرگەی فەرماندەی هەولێر زۆر سپاسی هێزی پشتیوانی یەک دەکەین بەش تیمی هەندەسا کە کاتێک هێرش دەکەین بۆ شوێنێک دێن لە پێشەمە دەڕۆن بۆمبەکان پوچەڵ دەکەنەوە ئەمە هێرشی خۆمان دەکەین بۆ سەر وێرگەکانی داعش ئەوان ژیانی خۆشیان دەخەنە مەترسی لەبەرەوەی عوبانە لە پێشەمە هەردەگرنەوە کارێکی زۆر قورسە بەس بۆوان ئاسانە زۆر بە ئاسانی عوبەکان پۆچەڵ دەکەنەوە پێشی مەچۆڵ دەکەن ئەمەش هێرشی خۆمان دەکەین بەردەوام دەبین لە خەڵکیش خاستن بۆ جیانێکە ئازاد دەکرێت خەڵکی مەدەنی بێ بگەڕێتەوە ئەو تیمانەی هەندەسە دێن ئەو شوێنانە پاک دەکەنەوە بۆ ئەوی خەڵکی مەدەنی تووشی زەرەر و زیان نەبی تووشی گیانی نەبێتەوە. وەکو پێشمەرگەیش فەرماندەی هەولێر زۆر سپاسی جەماعەتی تیمی هەندەسە دەکەین و کە هاوکارمانن لە کاتی شەڕەکاندا لە بۆ بەرەو پێش چوونی شەڕەکان زوو دەچن عوبەکان هەردەگرنەوە و هاوکاری ئێمە دەکەن و گیانی خۆیان دەکەنە مەترسی بۆ ئێمە تاکو گیانی ئێمەش بپارێزن و لە پێناوی شەڕکردنەکەدا و بۆ هێرشکردنی سەر داعش. ئەوانیشی خۆیان کردەوە بە زۆر بە جوانی زۆر بەڕێش وەکو بەربەستەکان لە پێشەمەلادایە ئەو زەمە ئیش کۆما کردێ سپاسیان دەکەین ئیشکارەکانە زۆر جوان بۆ یعنی کاتی ئەوە کە بۆمە خەبەریوانماندایە ئەتێر ئیشەکانیان چاکردێ و زۆر بەزانی شویان کردێ وەکو بەزیان بە پێشمەرگە نەگەنی. نایب زابط کۆسار سەر بە یەکەی هەندەسەی کەتیبەمانە سەر و تیمە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە شەڕی دژە داعش بە تایبەت لە میحوری گوێڕ و مەخمور ئەوە بوو یەکەم پێشمەرگە دەستنیشان کرا لە لای کەتیبەی هەندەسە و فەرماندەیەوە بە بڕیاری بەڕێز جەنابی سرۆک و بە ئامادەبوونی وەزیری بەرگری ئەمریکا میدالیە ئازایەتی پێبەخشرا ڕاستی کا کۆسار پێشمەرگەیەکی بە ئەزمونە شارەزایەکی باشی هەیە بۆ هەرگرتنی بۆمی چەندراو و لە هەموو وا بڵێن لەسەر جەمیحوەرەکان بەشدار بووە بۆ هەلگرتنی بۆمی چەندراو. هەنگاو دوای هەنگاو دەست دەکەن بە پاکردنەوەی ئەم خاکە لە پاشماوەی جەنگ و بەرماوەی ڕقی ڕەشی تیرۆرستان ئەگەرچی باڵادەستی و هەژمونی داعش لەم ناوچانە لەسەر دەستی پێشمەرگە بە کۆتا هات بەڵام پاشماوەکانیان تا ئێستا هەڕەشەن لەسەر ژیان و ماڵی هاوڵاتیان. ماڵ بە ماڵ دەگەڕێن و ئەو بۆمبانە لە ناو دەبن کە لە ناو ماڵەکانیشدا دانراون. کاری ئەمە کارێکی قورس و گرانە چکە کارێکی مرۆڤانەیشە لەبەرەوەی ئەو خەڵکەی دەگەڕێتەوە سەر ناوچەکانی خۆیان ژیانیان لەسەر بڵێن ژیانیان لە ئەسووری ئێمەیە
هەم لە پاکردنەوەی شوێنەکانیان بۆ نمونە ماڵەکانیان خانوەکانیان گەڕەکانیان ژیانیان لەسەری ئەمەیە کارێکی بڵین تا بڵێ مرۆڤ ئینسانیە ئەوی کارەی ئەمە دەیکرد. ئەم سەربازەونانە بە دەست و پەنجەیان ڕۆژانە مامەڵە لەگەڵ ئەو دوژمنە سامناکەدا دەکەن و پوچەڵیان دەکەنەوە. ئەم بۆمبانە وەک مەرگێکی شاراوە خۆیان حەشارداوە، هەر هەڵەیەک دەبێتە هۆی ئەوەی ئەو مەرگە شاراوەیە ببێتە چارەنووسی ئەم سەربازەونانە. ئەمە لە هەندێک جار ئەو بۆمبانەی هەڵی دەبینەوە هەندێکیان پێویستمان پێ بێ هەندێکیان پێویستە لە نایە بێن وەکوانەی مەوادی کیمیاوین یا خود مادەی کلۆریان تێدا ئەوانە دەبێت لە ناو ببرێن دامێنە شوێنێکی تایبەت کە دوور بێت لە ئاوەدانی لەوێ لە ناویە بین ئەو یعنی بە شێوەیەکی زانستی لە ناویە بین. لە درێژەی ئەو هەڵمەتی پاکردنەوە کە چەندین ڕۆژ دەخایەنێت و بە ڕووبەری سەدان کیلۆمەتر ئەوان ئەو بۆمبانەی کە مەترسیان هەبێت لە شوێنێک دواتر کۆیان دەکەنەوە و دەیان تەقێننەوە. پەیامی من بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگە ئەوەیە کە ئەو ئیشەی ئەمە دەیکەن ئیشێکی زۆر مەترسیدارە بە هەندێک ئامێری سادە ناکرێ ئەوش ئەمە ئامێری زۆر پێشکەوتوی دەوێت. ئێستا هەندێک ئامێر هەیە لە وڵاتان ئەو ئامێرە تایسە نەگەیشتە دەستی ئەمە ئەو ئامێرانە گە بێت و دەست ئێمە ئەتوانین یعنی ئیسفادێکی زۆری بۆ هەم حکوومەتی هەرێم بۆ هاوڵاتیانیش بکەین بۆ ئامێرانە بۆیە داواکام لە حکوومەتی هەرێم توانێت لە ڕێگەی هاوپەیمانانەوە لە ڕێگەی وڵاتانەوە هەم بەکردنەوەی خۆل بەکردنەوەی بە بە هاوکاری مادی بێ معنەوی بێ ئەو شتانە بۆ پێشمەرگە بە تایبەتی بۆ کەتیبە ئەندازی سەربازی ئەوانە زۆر پێویستن. حقیقت بە تەوجیهی بەڕێز فەرماندەیمان شێخ سیهاد بارزانی ڕۆلێکی گرنگی هەبوو وە دابینکردنی باجەر و مدەڕعات بۆ تیمەکانمان لە حقیقت لە بیدایەت شڕی داعش و ئیمکانیاتەمان نەبوو بەس بە هاوکاری جەنابی ڕۆلێکی گرنگی هەبوو لەگەڵ تەحالوفی ئەو باجەرانە و مدەڕعاتی بۆمان دابین کە زۆر کەلوپەلی هەندەسەی باشیش بەدەستمان کەوتووە ئێستا تەدریبات لەسەری دەکەین و لەگەڵ تەحالوفیش پەیوەندی باشمان هەیە
بەردەوامین بە کۆکردنەوەی زانیاری و کە بتوانین زار بین لەسەر هەر ئیشێکی بۆ داهاتوو بتوانین چارەسەری بکەین بە زووترین کات. ئەوە خەڵاتی سەربازی وونە لە کەناڵی کوردستان 24 پێشکەش بە نائب ضابط کۆسار سالم محەممەد دەکەین کە سەرۆک تیمی هەندسە بوو هیوای سەرکەوتنی بۆ دەکەین تەمەندرێژ.